لە سعات حوتی بەیانی ئەمڕۆوە ڕێژەی بەردانەوەی ئاوی بەنداوی دوکان کە پێشتر نزیکەی 206 مەتر سێجار لە چرکەیەکدا بوو ئەمڕۆ لە سعات حوتی بەرەبەیانەوە کراوە بە 400 مەتر سێجار لە چرکەیەکدا ئەمەش دوایەوە دێکە بەڕێوەبەرایەتی بەنداوی دوکان ئاگداری سەرجەم خاوەن پرۆژە گەشتیار و کشتتوکاڵیانەی سەر ڕێگای دەریاچەکەی کرد کە دوور بکەونەوە بۆی کە هەر مەترسێک یاخود زیانێکیە بوو زیانیان پێنەگات ئێمە ئێستا لە بەنداوی دوکانین دیارە تاوەکۆم ساتەیە مەقسەی تێدا دەکەین ئاسی بەنداوی دوکان 9 مەتر بە بەراورد بە ساڵی ڕابردوو ئاستی ئاوەکە بەرزتر بۆتەوە و وەکو لە دیمەنەکانیشدا دەیبینن ئاوی بەنداوی دوکان تاوەکو ئێستا بەنداوی دوکان واتە هیچ مەترسێکی بۆ دروست نەبەوەی کە لە ڕاگەیانەکان باسی لێوە دەکرێت وەکو چۆن بەڕێوەبەراتی بەنداوی دوکان پێڕاگەیاندین کاتێک بەنداوی دوکان ئاوەکەی سەرڕێژ دەبێت لێرەوە ئاوەکە دەچێتە یەکێک لە دەرگاکان و هەرگیز لە بەنداوەکەەوە ئاو ناڕژێتە ناو بەنداوەکەەوە چونکە بە شێوازێک دروستکراوەکە هەرگیز کاتێک بەنداوەکەش پڕ دەبێت ئاوەکە لەوێوە نەڕژێتە ناو بەنداوەکەەوە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ بەڕێز حەمەتایر بەڕێوەبەری بەنداوی دوکان گفتوگۆی زیاتر دەکەم کاک حەمەتایر ئەمڕۆ ڕێژەی ئاوەکەتان زیاتر بەرداوەتەوە هۆکارەکەی چییە؟ لە ڕاستیە بەردانەوەی ئاو کارێکی ئاسایی ئیش و کارەکانمانە و بەنداوە ڕەنگە لە هەفتەیەکە ئێمە ئەمەنە تەغیر لە تەساریفا بکەین شتێکی زۆر ئاسایی بێ بەڵام وەتانە بەنسبەتی علامەکانەوە کە بڵاو ئەکرێتەوە هەموو سەبەبەکەش ئەوەیە کەوا تەجاوزاتێکی زۆر لێرەوە تاکو دبز لەسەر زیێکە کراوە ئەمانەوێ هاوڵاتیان زەرمەند نەبن ئاگادارمان کردوونەتەوە کاوە ئاوەکە ئیتر وردە وردە پێویستی بە زیاکردنەوەیە چونکە ئەمسا ساڵێکی فێزانی بوو دەریاچەکەمان خۆی 7 ملیار مەترە سێژە ئاوەگرێ ئێستا 6 تایە یعنی 400 ملیۆنمان ماوە بۆ ئەوەی ئێمە فترەی ساڕێژکردنی ئاوەکە لەو دامەزراوە بێڵماوسەوە تاخیرکەین تۆزیە بگاتە کۆتایی مانگی چوار پێویستمان بەوەیە لە ڕێی ویزگەی کار و ئاوێکە ئاو بەربینەوە بۆی بتوانین کارەبایەکی چاچی پێ بەرهەم بێنین بۆ کوردستان و لە هەمان کاتیشا بە شێوەیەکی احتیادی ئاوەکە بڕوا ئەمڕۆکە تاکو دوێنێ 263 مەترە سێجا لە چرکەیەکدا ئاو ڕۆشتووە ئەمڕۆ وحدەی چوارەمیان خستۆتە ئیشەوە ویزگەکە ئاوەکە زیاد بۆ بە 400 مەتر مکعب لە چرکەیەکدا. کاک حەمەتایر ئەو مەترسیانەی کە باز دەکرێن یعنی لەسەر بەنداوەکە و منیش ئاماژەم پێکرد کە هەرگیز ئاو لەم بەنداوەوە ناڕژێت یعنی ئەو مەترسیانە چینە هیچ مەترسێک هەیە کاتێکم بەنداوە پڕ بە یاخود سەرڕێژ بێت خۆی لە ڕاستیە هەرچی مەترسیەکی بەسیت یاخو گەورە لە بەنداوەکە هەبێ ئێمە بڕیارمان ئەدا کە بەنداوەکە پڕ نەکەین بەڵام بەنداوەکەمان لەو پەڕی دروستیایەتی لە ڕووی هوەریەوە هیچ کێشەیەکمان نییە و لە مێژووی دروستکردنی بەنداوەکەوە تەنیا 1 ساڵ لە 1970 ئەو ساڕێژەی کردووە ئێستا دەوروبەری 30 ساڵێکی بەسەرا ڕۆشتووە وەکو تێستێک و وەکو گلدانەوەی ئاویێکی استراتیژی وەکو ئەمنی قەومی بۆ کوردستان بڕیارمان ناوە ئەم ساڵوە پڕ ئەبێت و ئینشەڵا زۆر بە سەلامەتی و بێ موشکیلە ئیشەکان ئەڕوات بەڕێوە. جگەلەوەی کەمڕۆ 400 مەتر سێجا ئەوتان بەرداوەتەوە لە ماجی چەند دەرگاکانی تر دەکەنەوە بۆەوەی بە تایبەت کاتێک ئاوی بەفر لە چیاکانەوە دێت ئەوەی کێستا هەیە تەنها ئاوی بارانە ئەو کاتە لەوانەیە بەنداوەکە زیاتر پڕ بێت کەیەوە ئاوەکە بە تەواوەتی دەکەنەوە و ئەو کاتەش هیچ مەترسێک دروست ناکات. بەڵێ خۆی لە ڕاستیە بڕیارێکمان نەیەوە لەسەر کەی چونکە بەرنامەی تایبەتی خۆی هەیە بەڵام ڕەبتە بە کەش و هەواوە و پەیوەستە بە ئەو بڕە ئاوی کە بۆمانێت ئێستا ئەمڕۆکە مەسەلا 400 مەترە سێجا ئاو لە چرکەیەکایەتە دەریاچەکەەوە بڕیارمان ناوە نیوەی گلبینەوە و نیوەی بەربینەوە 400 ئەگەر سبێنە 2,000 بۆ بێت 2000 بێت ڕەنگەوا بڕیاربن بیکەین بە 600 مەتر مکعب لە چرکەیەکە بەسکەیە نازانین چونکە ئەمە پەیوەستە بە ئیشێکی خواییەوە.
چەندی ماوە بۆی ساڕێژ بێت بەنداوەکە دەوروبەری مەترونیویەکمان ماوە ساڕێژ بێت بەڵام بە بڕی ئەو 400 ملیۆنمان ماوە بڕەکەی زۆر نییە وەکو خۆت دامەزراوەکانە بینی وەکو غەرق بوو بێ لەناو ئاوا وایە هەر هەمووی ئەو بێڵماوسەکەش هێشتا ئاوی تێنەچووە و دەنگۆیەکەیەکەوە ئەو بەسەر بەنداوەکە ئاڕواکە سەر ئەو بەسەر بەنداوە یەکەم هەر نابێ بڕوا چونکە منسوبەکەی وا دروست کراوە دووەمینی شێگەر ئەو بەسەر بەنداوەکە بڕانی فەرشلی بەنداوەکەیە چونکە ویزگە کار و ئاوەکە لە ژێرەوە غەرقەکە لە ئاوە لەبەرەوە تەنیا لەو دەرچەوە ئەڕوا و ئێمە دەرچەی کەشمانەیە لە کاتی تەنگانە بەکاری ئێنین بۆی و کارە ساتانە ڕوونەیە. بەڕێز حەمەتایر بەڕێوەبەری بەنداوی دوکان سوپاس مادوم کردیت بەڵێ هاوڕێ ئەوە تەواوی زانیاریەکان بوو لەسەر بەڕێوەبەری لەسەر بەنداوی دوکان کە وەکو بەڕێوەبەری بەنداوی دوکان ئاماژەی بۆ کرد یەکێک لەم دەرگانەی کە کاتێک بەنداوەکە ساڕێژ دەبێت گەراوکارم دیمەنەکە بگواسەوە تەنها مەتر و نزیکەی مەترێک و 30 سانتیمەتری ماوە بۆ ئەوەی کە لێرەوە کاتێک بەنداوەکە پڕ بوو ساڕێژ بکرێت ئاوەکە لێرەوە دەچێتە خوارەوە بەڕێوەبەری بەنداوی دوکانیش ئاماژە بۆ کرد هیچ کاتێک ئاوی ئەم بەنداوە کاتێک کە پڕیش بوو لە بەنداوەکەەوە ناڕژێت واتە کاتێک لە بەنداوەکە ڕژە فەشل بە بەنداوەکە دێنە بۆیە هەرگیز شتێکی ئەوە ڕوونادا وەکو چۆن ئاماژەی پێکرابوو لە پێشتردا کە ئەوە دەبێتەوەی مەترسی بۆ بەنداوەکە بۆیە هەرگیز ئەو لە بەنداوەکە ناڕژێت تەنها لێرەوە کاتێک بەنداوەکە پڕ بوو ساڕێژ دەبێت کە ئێستا نزیکە 1 متر و 30 سانتیمەتری ماوە بەڵە هاوڕە بەڵێ دیارە لەگەڵ بەردانەوەی 400 متر سێجا ئەو لە چرکێکدا کە ئەمڕۆ لە سعات حوتی بەیانەوە بەنداوی دوکان بەری داوەتەوە خۆشببختانە تاوەکو ئێستا هیچ مەترسێک یاخود زیانێکی لە سەر ڕووبار دەریاچەکە نەبووە کە چەندین پرۆژەی گەشتیاری کەوەکو بەڕێوەبەری بەنداوی دوکانیش ئاماژێ بۆ کرد هاتوونەتە ناو دەریاچەکەەوە کە ئەگەر بێتەوە ئاوە زیاتر بکرێت مەترسی بۆ ئەوان دروست دەبێت و ئەو پرۆژە کشتتوکاڵیانەی کە لەسەر ڕێگای ڕووبارەکە هەن بە تایبەتی ئەم ڕووبارەکە دەچێتەوە بەرەو سنووری تەختەقۆم ناوچانە ئەم پرۆژانە لەوانەیە کەمێک زیانیان پێبگار بۆیە بەڕێوەبەراتی بەنداوی دوکان و ئاماژەی بۆ کرد کە کاتێک ئەم ئاوە زیاتر بەردەدرێتەوە خاوەن پرۆژەکان بەتابەت ئەم پرۆژانێک کە پرۆژەی ماسینەوە و پرۆژە کشتتوکاڵەکان بەگشتی و پرۆژە گەشتیارەکانش کە نزیکن لە دەریاچەکەەوە خاوەنەکانیان دوور بکەونەوە بۆەوەی هیچ زیانێکیان توش نەبێ و وەگاماژەم بۆ کردتاوەکو ێستا تام ساتێ مەقسە دەکەین کە ئەمڕۆ بڕێکی زیاتر ئەو بەردراوەتەوە لە بەنداوی دوکان هیچ زیانێک بە هاوڵاتیان یاخود بۆم پرۆژە و گەشتیار و کشتتوکاڵیانی سنوورەکە نەگەیشتووە.